ئافرەتێکی زۆر بە ڕێژەیەکی زۆر بەرچاو توانیوانی ئەوانش بەشداری بکەن و بە هەمان شێوە کوڕانیش و ڕاکردنەکان ڕاکردنی 5 کیلۆمەتر و 21 کیلۆمەتر بۆ کوڕان و کچانیش توانیوانە بەشداری بکەن. ئەم ساڵ بۆ ساڵ یەکەم جارە لە سلێمانی وەکو پرۆژەی سلێمانی کە ئێمە لەگەڵ ئەوانە هەمانگیبان هەبوو بەشداریمان کردو و ماراسۆنەکەمان بەڕێبردە، بەڵام ئینشەڵڵا بۆ ساڵی داهاتوو ئەتوانی پرۆژەی باشتر و تۆکمەتر لە شارەکانی تریش بتوانین بەڕێوەی بەرین ئینشەڵڵا. خۆم حەزم لە ڕاضە هەبوو دایمەن کۆنیش یاریزانی باسکە بووم لە نادی، بەڵام بەردەوام ڕاضەشم کردووە لەبەرەوە کە لە ئینستاگرام بینیم حەزم کرد بەشداریکەم یەکەم جاریشم بوو، بەڵام زۆریش پێم خۆش بوو، جارێکی تر هەبێ جارێکی تر ئەیکەمەوە، هەستێکی خۆش بوو بەڕاستی. ڕێژەیەکی بەشداربانی باش هەبوو لە ژنان، بەڕاستی خۆم تۆزێ ئەو ترسم هەبوو کە کەم بین، بەڵام زۆر باش بوون، زۆریش پێش خۆم خۆش بوو کە بینی من و دەستی هەموویان لایەک خۆش بێت و لە شیان ساغ بێ. زۆر هەستێکی خۆشە، زۆر هەست بە ئینجازێک ئەکەی خصوصاً ئەگەر ژن بگاتە پەلەیەکی باش لەمانەیە، چونکە بەڕاستی ڕێژەی پیاوەکان زۆر زیاتر بوون لە ئافرەتان. پامیشم بۆ هەموو ئافرەتی ئەوەیە کە بەبێ هیچ بیرکردنەوەی بەبێ هیچ ترسێک بەشداری بکەن، چونکە هیچ شتێک بڕوا ناکەم ڕاگر هەبێ لە بەردەممانە، وەکو خۆشم ئەو ترسم هەبوو، بەڵام زۆر ئاسایی بوو، زۆر خۆشیش بوو.